تان لەبێت تەوەری یەکەمی بەرنامەی بیانی باش کوردستان تەرخان دەکەین بۆ گفتوگۆکردن لەسەر خوێندنی کوردی لە کەرکووک و کێشەکانی بەدەم پرۆسەی پەروەردە خوێندن بە شێوەیەکی گشتی ئەوەی پەیوەندی بە خوێندنی کوردیەوە هەیە لە شاری کەرکووک و لە سنووری پارێزگای کەرکووک دیارە دوێنێ زەنگی ساڵی نوێی خوێندن لە کەرکووک لێدرا وەک سەرجەم پارێزەکانی دیکەی عێراق دیارە جیاواز لە هەرێمی کوردستان لەوێ چەند ڕۆژێک دواتر واتە دوێنێ یەکەم ڕۆژی دەستپێکی وەرزی نوێی ساڵی خوێندن بوو ساڵانە لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە کەرکووک جارێکی دیکە باز لە کێشە و باسکردن لە کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی بەتایبەت لە کەرکووک دێتەوە بەرباز ئەم ڕۆژ ئێمە لە بیانی باش کوردستان گفتوگۆ دەکەین لەسەر کێشە و گرفتەکانی ئەم ساڵی نوێی خوێندنی کوردی لە پارێزگاکە محەممەد جەلیل کارگەڕی لقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستان لەگەڵمان دەبێت لە کەرکووکەوە مامۆستا محەممەد سڵاو لێبێ و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون و بەژاری لە بەرنمەکە بە شەوکی گشتی دەکرێت بەوە دەست پێ بکەین و دیارترینە و کێشانە چین کە خوێندنی کوردی بەشی خوێندنی کوردی لە کەرکووک بەدەستی و دەناڵێنێت و ساڵانی ڕابردوو شەبە و تاکو ئێستا چارەسەر نەکراوە. بەڵێ سڵاوی خوای گەورەتان لێبێ، سڵاوی خوای گەورە لە بینەرانتان، سڵاوی خوای گەورە لە جەنابتان، سڵاو لە بەڕێزیستان. سڵاو و ڕێز و حورمەت دەنێرم بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان. ئەگەر هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە سنوورەکانی کەرکووک نەبووە ئێستا ئێمە نەمانەتوانی لێرە قسە بکەین، دوێنێ نەمانەتوانی زەنگی خوێندن لێ بدەین. دووبارە سپاسان دەکەم بۆ بانگێشی بەرنامەکە. دیارە کەرکووک بەگشتی هەر لە 2003ەوە کە خوێندنی کوردی تێدا دامەزراوە و کۆمەڵێ قوتابخانەی کوردی تێدا کراوەتەوە. ماوەیەکی زۆرە هەر لەو کاتەوە بە بەردەوام کۆمەڵی قەیران ڕووی تێکردووە و قەیرانەکانیش وەکو پێویست چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە لەبەر گرنگی بابەتەکە و لەبەر قەیرانەکانی کە ئەتوانم بەڵێ گەورەترین قەیران کە ئێمە هەمانەوە ئەتوانین ناوی بدەین قەیران ئەوەیە کە ئێمە بووینەتە مامجەژنی لە کەرکووک، ئێمە لە بینی دوو بەرداشین، ئێمە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزیە. ئێمە ئەزمونونەکانمان سەر بە بەغایە و با بڵێن پرۆگرامەکانیشمان لە هەرێمی کوردستانەوەی کە ئەمە بۆ خۆی تووشی تێگیران و تووشی قەیرانی کوردی بەڕاستی زۆربەی زۆری کێشەکان ئەلێرەوە دەست پێەکە. بۆچی هەماهنگگی نییە لە نێوان ئەم دوو لایەنەدا؟ ینی کێشەکەلەوە دەست پێگا کە هیچ جۆرە هەماهنگگیەک نییە لە نێوان ئەم دوو لایەنەدا؟ بەڵێ هەماهەنگی ئەگەر هەش بێ زۆر کەمە و لە ئاستی پێویست نییە بەڕاستی، چونکە ئێمە زۆر جار داوا کراوە، زۆر جار لە کۆڕ و لە سیمینار و لە مناسبەکان و لەگەڵ جەنابی محافظ و لە تەنانەت لە کۆنفرانس و کۆنگرە پەروەردەیەکانە ئەمە کراوەتە تەوەرێک بەڕاستی ئەبێ بەڕاستی ئەم پەروەردەیە چارەسەرێ بکرێ وەکو چۆن ئەڵێ لا ئیلاهە هاولا وەلا ئیلاهە هاولا ئەبێ بەڕاستی سەر بەلایەکیان بێ. یعنی ئێمە داوامان کرد زۆربەی زۆری خەڵکیش لەگەڵ ئەوە بوو کە ئەم پەروەردەیە بەجددی بکرێتە سەر بە بەغدا بەڕاستی بە مەرکەز. بۆچی لەوانەیە هەندێک خەڵک بە سەدحی سەیری بابەتەکە بکەن و پێیان ناخۆش بێ بڵێن چۆنە بێ ئێمە مەسیری خۆمان بدەینە دەست بەخاوە. خاڵ یەکەم لەبەرەوەی ئەو کاتە تۆ ڕەسمی ئەبی، ئەو کاتە تۆ مەرکەزیەتت هەبێ، ئەو کاتە قوتابخانەکانی خوێندنی کوردی ئێستا سەر بە خوێندنی کوردی نین بەڕاستی موڵکی با بڵێن قوتابخانە کوردەکانی قوتابخانە کوردەکان میوان و زەیفن لەگەڵ ئەوە لە چیەوە؟ ینی ئەو بۆچونەتان لا دروست بووە کە پێتان باشە ینی منهەج یان پرۆگرام سەر بە بەغدا بێ باشترە وەک لەوەی کە هەرێمی کوردستان پێتان وایە بەغدا وەزارەتی پەروەردەی عێراق ینی زیاتر لە هەرێمی کوردستان ینی بە تەنگ پرسی بەشی خوێندنی کوردیەوە دەبێت لە کەرکووک لە ڕووی پرۆگرامەوە بەسمە؟ بەڵێ هەڵبەتە ئێمە بۆ هەموو کایەکان ئەڵێن، بۆ هەموو بەشەکانی خوێندنی کوردی ئەڵێن، ئێمە ئاڵێن بەشی خوێندنی کوردی نەمێنێ ببێتە بەڕێوەبەرایەتی. ئێستاوی لە کەرکووک هەیە بەشە هەڵبەتە ئێمە ئاڵێن ببێ بە بەڕێوەبەرایەتی. هەڵبەتە زۆربەی زۆری پەروەردەکارانی کەرکووکی بە بەرپرسانی پەروەردەوە لە کەرکووک لەگەڵ ئەم ڕایەن بەڕاستی ببێ بە بەڕێوەبەرایەتێکی خوێندنی کوردی بەڕاستی سەر بە بەغابێ. بۆچی ئەو کاتە ئێمە گرفتی دامەزراندنمان نابێ، حکوومەتی مرکزی ئەو کاتە ئیجبارە بێ کە چۆن بۆ دراسی عەربی هەمووی دابینەکە، ئەو کاتە بۆ ئێمەشی دابینەکە. ئەو کاتە هیچ ڕێگرێکیش نییە لەوەی کە من ئیش و کاری خۆم بکەم ینی خوێندنی کوردی خۆم بکەم. ئێمە ئەوە طبعاً ئەوە ڕەیەکە و احتیمالە مەسەلاً
بۆچوونی دووەمیش هەبێ و بۆچوونی دووەمیش هەیە و ئیشیشی لەسەر کراوە کە سەر بە هەرێمی کوردستان بێ بەڵام ئەمەیان تۆزێک قورسترە بۆ کەرکووک چون کەرکووک هێشتا یەکلایی نەبووتەوە کەرکووک هێشتا بەدەست کۆمەڵێک گرفت و کۆمەڵی خەیرانی گەورە ئەناڵێنێ لەبەرەوە ئەمەی دووەمیان هەتا لە کۆنگرەی پەروەردەیی هەتا بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردی لە کەرکووک ینی لەگەڵ جەنابی وەزیر ینی قسەیان زۆر لەمە کرد پرۆژەیان برد هەندێک لە بابەتەکانی خەریک بوو لە چارەسەرا بوو بەڕاستی بەڵام هێشتا ئەو ئاسۆیە هەر دیار نییە هێشتا ئەو ئاسۆیە هەڕوون نییە و ساڵانە ئێمە تووشی قەیرانی لە ناکاو دێن بۆ ئەم بابەتە. بەڵێ بە پێتان وایە ئەوەی کە دەتانێت سەر بە بەغدا بێ گەستە بە هەرێمی کوردستان بێ کێشەکان چارەسەر نابێت یان بە جۆرێکی تر هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمە ینی وەک پێویست نایەت بەدەم کێشەکانی بەشی خوێندنی کوردیەوە لە ڕێی وەزارەتی پەروەردەوە یاخودەوە ئاستەنگە سیاسی و یاسایەکانەکە ڕێگرێ لەوەی کە وەزارەتی پەروەردەی هەرێم بتوانێت شتێکی لەو جۆرە بکات. بەڵێ بەتاکید ینی یەکێ لەو گرفتانە بەڕاستی کێشە سیاسیەکەیە و کێشە یاسایەکەیە. حکوومەتی عێراقی ئەڵێ من چۆن شەهادەیە بدەم بە تۆ کە ئەزمونەکان و پرۆگرامەکانت لە هەرێمەوە بێ بەڕاستی کە دامی هەموو ئەو پەروەردەیە من هیچ ئاگام لێ نەبێ ئەبێ حکوومەتی عێراقی شەهادە بدا بە خوێندکارانی ئێمە ئەبێ حکوومەتی عێراقی ڕێو شوێن بکاتەوە بۆ خوێندکارە کوردەکانمان بەڕاستی ئەو کاتە تو بەڕاستی تووشی کۆمەڵی کێشەی هەم یاسایی وەکو جەنابەت هەم سیاسی دێ. بەڵێ پێتان وایە ینی لە وەزارەتی پەروەردەی عێراقی ینی ئەگەر بەشێک هەبێ بە ناوی خوێندنی کوردیەوە ینی ئامادەن بۆ ئەوەی کە بۆ هەموو ئامادە سازێک بکرێت پێداویستیەکانی مەنهەج و پرۆگرام بۆ بەشی خوێندنی کوردیەوە دابین بکە؟ ئەکەوێتە سەر تەنسیق بەڕاستی ئەکەوێتە سەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەردوو وەزارەتی معنی بەڕاستی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا تا چەندێ ئەتوانن تەنسیق بکەن تا چەندێ ئەتوانن قەنەعەت بە وەزارەتە بکەن بەڕاستی هەمووشی کەوتۆ دەسەر ئەو بارودۆخی کە ئێستا ئێمە تایە ئەژین بەڕاستی بارودۆخێکی سیاسی نەگونجاوە ئەکەوێتە سەر ئەوە تا چەندێ بتوانن لەسەر ئەو بابەتە ڕێککەون. لە وەزارەتی پەروەردەی عێراق بەشێک بەڕێوەبەرایەتیەک هەیە بە ناوی خوێندنی کوردی تایبەت بێ بە خوێندنی کوردی؟ بەڵێ لەوێ بەڕێوەبەرایەتیەکمان هەیە بەڵام گلێوگازندەیەکی زۆر لەسرە چەند جارێک لێرە سیمینار یاخود کۆڕ یاخود کۆنگرەی بچووک کراوە لێرە لە کەرکووک دوای 10 ساڵ ون بوون بەڕاستی لە ماوەی پێشوە جارێک دەرکەوتنەوە بە خودی بەڕێز بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردیەوە گلەیمان لێ هەبووە هاتا یعنی هەتا باقی ئەو چین گلەی و ناڕازیەکان چین لە کەرکووکان بەڵێ گلەی و ناڕزایەکان ئەوەیە کە ئەسڵەن خەڵک هەر نەیزانوی ئەمە کە لە قاعەیەکا بووین لە کۆنگرەیەکە یاخود کۆنفرانسێکە مامۆستایەکی زۆر هەر نەیانەزانی شتێک هەیە بە ناوی دوای 10 ساڵ تەڕەن من باسی پار و پێرارەکەم کە هات و کە هاتیش بەڕاستی کۆمەڵێ یادداشت و کۆمەڵێ بابەتی نووسی ئەو بەڕێزە تا ئێستا هیچیان جێبەجێ نەکراوە تا ئێستا هیچیان هەر هەمووی هەر قسە بووە و کۆمەڵی خەڵاتی لە هۆڵەکەدا بە باڵێن ئەو بەڕێزانی کە لەوێن بە دیاری کرابوون بە پێوەرێکی باڵێن بەڵێ چینە ئەو یادداشتی کە پێتاندانیان ئەو داواکاریانی کە ئێستا ئێوە دەتانەوێت لە ڕێگەی بەشی خوێندنی کوردی وەزارەتی پەروەردەوە بکرێت چینیانی؟ بەڵێ ئێمە ئێستا لە کەرکووک کە ئەمە بەڕاستی کێشەی سەرەکی ئێمەیە نزیکەی 20 بۆ 25 قوتابخانە ڕووخێنراون ئەمە بەڕاستی کێشەیەکی گەورەیە ئێستا کە کاتی خۆی ئێمە بە یادداشت دراوەتە ئەو بەڕێزە کە هەوڵیدا بە پەلا چارەسەری کێشەکە بکە و کابینە و دواتر هەوڵ بدرێت لە ڕێی ئەنجومەن و لە ڕێی پارێزگا و لە ڕۆی ئەو وەزارەتانی کە معنین بۆ ئەوەی ئەو قوتابخانانە بە زووترین کات دروست بکرێنەوە ئەو قوتابخانە ئێستا بریتین لە پارچەیەک زەوی ماوەی 3 ساڵ بۆ 4 ساڵە هەندێکیان هەر ئەساسیان نەکراوە هەندێکیان هەر دەستکاری نەکراوە بۆیە ئێستا ئێمە یەکێ لەو قەیرانانەی کە جەنابن مەبەستە بپرسی لە کێشەکان یەکێ لەو کێشانەی کە ئێستا هەمانە 2 دەوامی و 3 دەوامی و بەڵکو و 4 دەوامی و لە هەندێک قوتابخانەکانە بەداخەوە وەکو دوێنێ سەرپەرشتیاران باسییان کرد 5 دەوامیشمان هەیە
ینی 5 قوتابخانە ناچار بوونە کە بچنە قوتابخانەیەکەوە ئەمە بەڕاستی ینی لە هەندێک لە قوتابخانەکانی کەرکووک ینی پێنج دەوام دەکرێت بەڵێ دوێنێ یەکێ لە سەرپەرشتیاران باسی کرد بەڵکو یەکەی سەرپەرشتیاری باسییان کرد ئەو قوتابخانانە ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە گلێەکەمان لەسەر ئەوەیە کە قوتابخانەکان لە ناوچە کوردەکان ینی ئێستا بۆ نمونە لە ڕەحیماوە دوو قوتابخانەمان ڕوخێنراوە لە شوێرجە دوان بۆ سییانمان ڕوخێنراوە لە ئیسکان بە هەمان شێوە ڕوخانەکەی بۆ چییە بۆ نۆژەنکردنەوەیەتی یاخود ڕوخاندن و تێکدان یەکجارێکیە بە حسابی خۆیان بەڵێ بە حسابی خۆیان بۆ نۆژێنکردنەوەیە بەڵام دیارە ئەو قەیرانی کە هاتە سەرا تا ئێستا دەستکاری نەکراوە بۆ خۆی ئەوەش کێشەیەکی گەورەیە ینی ئێستا هەندێک لە قوتابخانەکانمان کە بوونەتە 3 دەوام و 4 دەوام و زیاتر ئەوە تەبعاً وای کردووە ئەو قوتابخانانەی تر کە لە دەوری ئەو قوتابخانەیەن باڵێن ئەوانی کە ئەروخێنن ناچارن بچنە قوتابخانەیەکی جیرانی ئێمە ئاسانین هەموو قوتابخانەیەکیش بەبێ گومان دوو دەوام و 3 دەوامی تایە لەبەرەوە ئەمە بۆ خۆی یەکێکە لەو گرفتانی کە تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان ئەوە حکومەتی بەغا ئێمە بەڕاستی کاتێک باس لە قەیرانەکانەکەین یان باس لە کێشەکانەکەین ئەبێ جارێ بزانین ینی ئەم وەکو جەناب لە پێشا باس کرد ئەم بەڕێوەبەرایەتیە بدەینە چێ ئەم گلەیانە ئاڕاستەی شێ بکەیت ئەم پرۆژانەی کە هەمان بێ ئەگەر هەمان بێ بیدەین بە شێ بەڕاستی ئێمە ئێستا باسی قوتابخانەکەین بە دەرەجەی یەکەم قوتابخانەکان حکومەتی عێراق حکومەتی مرکزی بەرپرسەلی ئەوە بۆ خۆی گرفتێکە کە تا ئێستا هیچی نەکردووە و تا ئێستا بەڕاستی بۆ نوێژەنکردنەوە قوتابخانانە هەتا ئێستا هەر زەوین وەکو خۆی ماوە باشە ئیداری خۆجێی پارێزگاکە چی کردووە لە کاتێکدا خۆ بەردەوام عەرەب و تورکمانەکانی کەرکووک ڕەخنە دەگرن دەڵێن کورد دەسەڵاتی یەکەمی کەرکووکە و دەسەڵاتی ئیداری یەکەم لە کەرکووک کووردە و هەموو دەسەڵاتەکانی بۆ خۆی کۆنتڕۆڵ کردووە ینی لە ڕێی پارێزگار و ئیداری پارێزگاکەوە چی کراوە ناتوانرێن کێشەیە چارەسەر بکرێت بەڵێ ئێمە لەگەڵ لیژنەی پەروەردە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆرجا قسەمان کردووە لەگەڵ خودی بەڕێز محافزی کەرکووک قسەمان کردووە لەگەڵ بەڕاستی ئەوان هەموو یەکگێڕنەوە بۆ ئەو قەیرانی کە هەیە ئێستا قەیرانی دارایی هەر لەو کاتەکە قوتابخانەکان ڕوخێنران ئیتر قەیرانی دارایی ڕوبەڕووی عێراق بەگشتی بۆ و کەرکووکیش بەشێکە لە عێراق تا ئێستا لە ڕووی ئیداریەوە ئیتر لەو کاتەوە بەڕاستی ئەو پرۆژانە وەستێنران و بنتەمە ناکەم بەڕاستی نەک هەر بۆ ئەوە ینی ئێمە 8 پەرلەمانتاری کوردمان هەیە 12 پەرلەمانتارمان هەیە بە هەموو نەتەوەکان ئەبوو بەڕاستی بۆ ئەم قوتابخانانە هەڵوێستی جدیان هەبێ و من داوایان لێکم لێرەوە کە چیتر چاوەڕێی ئەوە نەکەن ینی لە بەغا ئەتوانن قسەی جدیان هەبێ و ئێمە نزیکەی 6,000 پترۆدۆلارمان هەبوو کە ئەمە یەکێکە لەو قەیرانانەی ترکە کە ئەمێ باسی کەم بەڕاستی ئەو هەموو قوتابخانەیەمان بەڕاستی پڕکرا بوونەوە بە کۆمەڵێ نزیکەی 3 ساڵ بۆ 4 ساڵ ئەمانە موچیان وەرەگر ئەگەر موچەکە ڕەمزیش بێ بەڵام ڕۆژە لە ڕۆژان بە ئومێدیەوە بوون کە دامەزرێن ئەمانە بەداخەوە لەپڕ حکوومەتی عێراق ئەو پارەی پترۆدۆلاری بڕی کە ئەمە بەتەکید ینی لە هەردا و دەستگایشە پەروەردە پشتی شێری هەیە لە پترۆدۆلار ئەوە بەڕاستی قەیرانێکی تری دروست کردووە چکە ئێمە ئەگەر دوای دێمە سەر باسی دامەزراندن بەڕاستی ئێمە هەمیشە گلەی و گازەندەمانەوە بووە کە حکوومەتی عێراق بەڕاستی و حکوومەتی هەرێمی کوردستانیش تا ڕادەیەک پشتی دامەزراندن بۆ هەرێمی کوردستان زۆر کەم بووە ئەوە بۆ خۆی قەیرانێکی ترە کە ئێمە بە تایبەتی لە ساڵانی بە ئەم ساڵ و ساڵانی داهاتوو تووشی گرفتی گەورەمانەکە بەڵێ مامۆستا محەممەد کۆتا پرسیارم لەسەر مامۆستایانە بە تایبەت دیارە وەکو یەکێتی مامۆسایانی کوردستان ڕێکخراوێکی تایبەت بە داکوکی لە مافی ئەوان تا چەند توانیوتانە کێشە و خەم و داواکانی مامۆستایان بگەێنە شوێنی خۆی و هەوڵی چارەسەرکردنی داخوازیەکانی مامۆستایان بە شێوەیەکی گشتی لە کەرکووک بدەن بەڵێ دیارە ئێمە بانێ نەمانەوێ ئەم ڕێکخراوێکە ئەساسەکەی باڵێن پێکهاتەکەی کاتی خۆی هەر لەسەر تەوافق دامەزراوە من ناڵم مەسەرەن هەموو شتێکراوە و هەموو شتێکمان کردووە هەموو شتێکین وەکو پێویست نەتانراوە هەندێک بابەت چارەسەر بکرێت یەکێ لەو بابەتانە بابەتی موچەیە بەڕاستی بابەتی موچەیە کە لە کەرکووکیش هەمان گرفتمان هەیە
ئەو برادەرەی کە لەگەڵ منە لە قوتابخانەیەک داوامەکە لە ئامادەیەک داوامەکە ئەو موچەکەی 23 مانگ وەرەگرێ سەر بە بەغایە بەڵام ئەوەی ئێمە 2 مانگ و 3 مانگ تاخیرە بێ ئەو بۆ خۆی یەکێکە لەو گرفتانی کە هێشێتی مامۆستانی کوردستان بە گشتی بەڕاستی وەکو پێویست نەیتوانیوە قسەیەکی تیا بکە ئێمە کۆمەڵێ بڕیاری یعنی بۆ ئەم ساڵانەمانداوە هیچ لەوانە لە قەیرانی داراییە بڕیارماندا کردمانە کتاب بۆ پەروەردەکە بەڕاستی جلی زیمۆحەد نەمێنێ جلی زیمۆحەد نەمێنێ لەبەرەوەی هەندێک قوتابخانەکان جلیانە کرد و بە پارێکی زۆر و قوتابیان مناڵی پێشمەرگە و هەژاری زۆر چیا بوو ئەوە بابەتێکە بابەتێکی تر ئێمە جەنابی پارێزگای کرد و وعدی پێماندا کە زەویمان بداتێکە ئێمە ئینشاڵڵا هەر ئومێد دەکەین کە ئەو زەویانە هەر بدرێ بە مامۆستا و داکۆکیمان کردووە لە دانانی مدیر و معاون بە چەند پرۆژەیەک لەگەڵ لایەنە سیاسەکان کۆبوونێتەوە داکۆکیمان کردووە لەوەی کە ناوەندەکانی هەڵبژاردن بەڵێ سپاس مامۆستا محەممەد جەلیل بابەتەکەمان گفتوگۆ زۆر هەڵدەگرێت بەڵام بەداخەوە کات دەرفەتمان نادا